بارودۆخە سیاسی کە ئێستادا لە عێراق هاتووتە ئاراوە بە تایبەت لە دوای کشانەوەی کوتلەی سەردەکان بۆ پێگەێنانی حکوومەتی نێو لە پەرلەمانی عێراقدا بەشێک لەلایەنە سیاسیەکان باز لەوە دەکەن کە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق خێراتر بوو و بەشێکی دیکە باز لەوە دەکات کە پێگەێنانی حکوومەت لە ئیستادا لایەنەکان نەگەیشتونەتە ڕێکەوتن بۆیە بە چەق بەستووی ماوەتەوە لەسەر ئەم بابەتە بۆچوونی جیاوازەیە دیارە هەندێکیان باسییان لەوە دەکرد لەگەڵ خۆش ئاماژە پێدا کە لە دوای جژنی قوربان حکوومەت پێک دەهێنرێت و بەشێکیان دەڵێن تا 2 مانگی دیکە ڕەنگە حکوومەت پێک نەهێنرێت لە بەرەولایەنەکانیش تا ناوخوااندا ناکۆکن لەم هاوکێشە سیاسەدا لایەنێکی دیکە هەیە کە لایەنی سەرەکی نێو پرۆسەکەن کەوانیش سونەکانن کە دابەش بوون بەسەر دوو بەرەدا چوارچەوەی هەماهنگگی چە و هاوپەیمانی سێقۆڵی کە پێشتر پێکێنرا ژەمانی ڕایی هەرچەند ئێمە پێشتر ڕئی زۆربەی یاخود با بڵێن بۆچوونی زۆربەی لایەنەکانمان لەسەر باردەخۆر گرتو لە ئێستاش دامانوێت بۆچوونی لایەنی سونە وەربگرین میوانێکمان هەیە کە لە ڕێگەی سکایپ و ڕاستەوخۆ لە فەلوجۆ لەگەڵمانەویش سەلام خالد ڕۆژنامەنووس لەگەڵمانە کاک سەلام بەیانیت باش بێ و سڵاوت لێ بێدەمێ سەرەتا یەکسەر لەوە دەست پێ بکەم بۆ چوون و خوێندنەوەی بەڕێستان بۆ دووە گۆڕانکاری و پێشاتە سیاسیەکانی کە ئێستا هاتووتە ئاراوە لە عێراقدا چییە و چۆن خوێندنەوەی بۆ دەکەن؟ سپاس بۆ ئێوە بۆ ئەم چاوپێکەوتنە. حکوومەتی عێراقی لە ئێستادا بە چەند هەنگاوێکی قورس و ناخۆشدا تێتە بەردەڕەوە زۆر هێواشە دەڕەوە بە بۆنی ئەو کێشە سیاسیانی ڕۆدا بە تایبەتی لە دوای کشانەوەی کوتلەی سیاسی کوتلەی سەدر کە ئەمە کێشەیەکی سیاسی گەورەی دروست کرد لە عێراقدا دەکات بۆیە لە ئێستادا پێگەێنانی حکوومەتێکی نوێی عێراقی کارێکی قورستر دەبێ و بیر و بۆچوونەکان جیاوازتر دەبێت لە ئێستادا لە نێوان ماڵی شیعەدا بۆچوونی جیاوازی هەیە لە نێولانەکانی ترا بۆ جیاوازی بوونی هەیە و هەموو کەسێک پێ دەبێت لە ئێستادا بەلایەتی لایەنی شیعە بتوانن ماڵی خۆیان ڕێخێنەوە بیر و بۆچوونی کۆتایی خۆیان سەبارەت بکەن و ئەو ناخۆشیانەی کە لە نێوانیانە بتوانن چارەسەری بکەن و بە هەموو شێوە بتوانن کێشە سیاسیەکانی بە تایبەتی ئەو کێشە تایبەتیانەی لە نێوان سەدر و مالکیەدا وای کردووەکە کێشەکان زۆر زیاتر بێ و هەموو هەوڵەکان شکست پێدەهێنێ نایڵێ مالکی و سەدر بێکەوە ڕێک بکەون ئەوەش کێشەی تایبەتیە لە نێویانەدا بۆیە دەکرێت کارێک بکرێ بۆ ئەوەی لەم قۆناغا چەق بەستویەدا بەرەو پێشەوە بڕۆن بتوانێت سەرۆک کۆمار هەڵبژێرێ بتوانێت سەر حکوومەتێکی نوێ پێکەدرێ ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە لە ئێستادا ئۆپۆزیسیۆنیش بە هەمان شێوە ئەو کار و ئەو چالاکێکە هەیەی وەکو خۆی نەبینیوە دەتوانێت دەبێ بوونی هەبێ لە هەموو حکوومەتێکا دەبتوانێت سیاسەتێکی باش بەڕێوە بکە کە بتوانێت کاری سیاسی لە وڵاتەدا بەرەو پێشوە ئۆپۆزیسیۆن بوونی و چالاکی زۆر پێویستە و بە تایبەتی ئەلمانیان سیاسەتی ئەلمانیەکان کە لە ئێستادا بتوانن هەموو کوتلەکان واکەن زیاتر بەیەکەوە بگونجێن بیر و بۆچوونیان لە یەکتر نزیکە تاکو ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانە هیچ جۆرە ڕێکەوتنێک نییە بەڵام دوای کشانەوەی کوتلەی سەدری کێشەکان زۆر گەورەتر بوون. باشە کاک سەلام بە شێوەیەکی گشتی دوای کشانەوەی کوتلەی سەدر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵوێستی سونەکان یاخود بۆچوونی سونەکان بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق چۆنە؟ بەڵێ بە کشانەوەی ئەوان کێشەکان زۆر گەورەتر دەبن و بەرەو پێشەوە دەڕۆن و ئەوان لەبەر ئەوەی کوتلەیەکی لە هەرە گەورن و کاریگەری زۆریان لە ئەنجومەنی نوێنەران و حکوومەتی نوێی داهاتووتەدا بۆیە دەبێ هەموو ئەو هەنگاوانی دواتر دەنەدرێ بیرێکی زۆری لێ بکرێتەوە کە بتواندرێ هاوپەیمانی نوێ پێک بهێندرێتە بۆ ئەوەی بتوانە حکوومەتێکی نوێ باشتر پێبگرێ دەبێ بیر و بۆچوونێکی باشە کاک سەلام بە دیاریکراوی مەبەستم لە هەنگاوی سونەکانە بە دیاریکراوی هەنگاوی سونەکان لە دوای کشانەوەی کوتلەی سەدر چی دەبێت؟ بەڵێ دەبێت هەموو لایەنەکان هەنگاویان هەبێ بەڵام بە دیاریکراوی هەنگاوی سونەکان بۆ پێگەێنانی حکوومەت چی دەبێت؟ بیرکردنەوەیان چی دەبێت؟ نعم العصائب
ئەوە دەتوانم باس ئەگەر لە لایەنەکانی تۆکۆکو عەسایی بوو وەکو لایەنەکانی ترکە ئەمانەش هەمووی هەریەکەیان خۆیان نوێنەرایەتی بەشێک لە هاوڵاتیانی عێراقدا دەکەن کە دەبێت ڕێگریان دەبێ بیر و بۆچوونێکی تونیانە بێدە لەگەڵ ئەم بارودۆخە سیاسە نوێی کە هاتوۆتەوە بتوانن مامەڵە بکەن بیر و بۆچوون کە بتوانن کارێکی وە بکەن ڕاستە ئێستا دەدا بەڕێز مقتەدا سەدر ئەم بڕیارەی داوە بەڵام دەبێ هەمووان بیر لە هاوڵاتیانی عێراقی بێ بکەنەوە لە ئێستادا دەتوانن بڵە موتاری ناڕاستە و خۆ هەیە کە ڕوبەڕووی مقتەدا سەدرگەکە لە ئێستادا هەڵبژاردننی تر هەیە کە دەتوانن شتی تر بکەن بۆیە دەتوانن بێکەوە دەبێت پێگەێنانی حکوومەتی داهاتوو لەوێ لە بە کورد و بە سون و بە هەموو لایەنەکان کە بتوانن کارێک بکەن ڕێکەوتنێ بکەن کە بتوانن بە تایبەتی لایەنی کوردی بتوانن ڕێکەوتن بکەن لە نێوانی خۆیاندادا یەک هەڵبژاردنیان هەبێ بۆ سەرۆکی عێراق وە بتوانن حکوومەتی نوێی عێراقی بە هاوبەشی هەموو لایەک پێک بێنێ وە لە ئێستادا کارە قورسەکە کەوتۆتە سەر لایەنە کوردیەکان و سونیەکان کە بتوانن حکوومەتێکی نوێی عێراقی پێک بێنێ و بتوانن ئەو غەڵەتانەی لە حکوومەتی پێشووی ڕوویداوە لەم حکوومەتەدا دووبارە نەبێتەوە بە ڕێگ ئۆپراسیۆنێکی سیاسی دیموکراسی بڕوا بتوانێت کە بتوانێت حکوومەتێکی باش ئەنجومەنێکی نوێنەرانی باش کە بتوانن هەنگاو بنێن بەرەو پێشەوە کە بتوانن ڕێگری بکەن و ئەگەر ئەو کەسانش پاشەکشیان کردو لەلایەنی سیاسی لە عێراقدا ئەمە نەبێتە هۆی پاشەکشەکردن لە سیاسە لە وڵاتەدا بەڵکو هەناکە چەند بابەتێ و گەیژمارێکی زۆر هەیە کە بە هەنگاوی غەڵەتدا ڕۆیشتون بەڵام لە ئێستادا دەتوانن ئەوکانە ڕێک بکەنەوە و لە ئێستادا نووری مالیکی کەس بەنە ڕاستەوخۆ دەڵێ خۆم کاندی دەکەمەوە دەبێ وشەیەکی ترە هەبێ کاری زیاتری هەبێ باشە دەزانین کە لە پێشتردا لایەنە سونیەکان دابەش بوون یاخود با بڵین هێزە سونیەکان دابەش بوون بەسەر دوو بەرەدا لەلایەن چوارچێوەی هەماهەنگی هەروەها بەشێکیشیان لەگەڵ هاوپەیمانە سێقۆڵیەکە بوون کە لە ئێستادا هەڵوەشاوەتەوە لە نەخشەی سیاسی داهاتووی عێراقدا لایەنە سونیەکان لە کام شوێن یاخود با بڵین لە چ بەشێکی و نەخشە سیاسیەدا خۆیان دەبینەوە؟ بەڵێ کوتلەی سونیش لە ئێستادا بوونەتە دووبەرە دەتوانم هەندێکیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەندێکیان لەگەڵ چوارچەوەی هەما هەنگین کە ئەمانەش بوونە تا دوو بەش بۆیە دەبێ ئەوانش بتوانن بیرەوە لە دوای ڕۆیشتنی کوتلەی سەدری لە ئەو ڕێککەوتنە سێقۆڵێکە کراوە دەبێ ئەوانش بیرێ لێەوە بکەنەوە کە بتوانن بیر لە بێکە بکەنەوە و لە سەرکردەکان ئەو سەرکردەی کە زۆرینەیە و نوێنەراتی زۆرینە دەکات دەبێت سەرکردایەتی سیادی دەکات دەبێت بیرێک لەو بکە کە بتوانێت ئەگەر دەیانێت بەشداری بکەن لە حکوومەتی داهاتوو دەبێت بیرکردنەوەیکی تریان هەبێ بۆیە لە ئێستادا ڕاستە ئەوان لەسەر بیر و بۆچوونی خۆیان سوورن و دەیانەوێت لەو هاوپەیمانیەدا بمێننەوە بەڵام لە ئێستادا تەنها ئەگەر بەو شێوەیە بڕوان هەموو لایەک دۆڕانێکی زۆر چاوەڕێیان دەدەکا بۆیە دەبێت سونەکانیش بە هەمان شێوە ئەوانەی ئۆپۆزیسیۆنن ئەوانش کە دایانێ بچەنە حکوومەتەوە کە بتوانن ڕێکەوتنێکی باشیان هەبێ لە نێوان یەکترەوە کە بتوانن هاوپەیمانیەکی باشیان هەبێ وەکە بتوانن ئەگەر چوارچەوەی هەمانگیشی لە ئێستاشدا بتوانێت دەنگی پێویست کۆ بکاتەوە ئەوانە دەتوانن بە هەمان شێوە کاری خۆیان بکەن و بتوانن نەخشە سیاسیەکە لە عێراق تا بگۆڕن و ئەو ڕەوشەی ئێستا نەمێنە کە تێدا کەوتووە. باشە کاک سەلام لە ئێستادا بەشێک لە شەقامی عێراقی یاخود ئەو کەسانەی کە لەلایەن لایەنگیری سەدر بوون بەو جۆرە ئاراستە دەکرێن کە خۆپیشاندان ئەنجام دەدەن و بەشێکیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و تویتەری تایبەت بە خۆیان لە سەرکردەکان پەیامیان بڵاو کردوتەوە کە ئامادە بن. بە بڕوای تۆ ئەم ئامادەبوونە کە بۆ پشگیریکردنە لەلایەنی سەدرەکان چ کاریگەریەک لەسەر پرۆسەی سیاسی عێراق و واروەها بۆ چوونی سونەکان بە تایبەتی ئەو سونانەی کە لە هاوپەیمانیەکەدا هەبوون جێدەهێڵێت؟
من باوەڕم وایە ئەم قسانە و ئەم پشگیری کردانە لە مقتەدا سەدر تەنها پەیامێکە و قسەکردنێکە دەدەوترێت و دایانوێ لەو ڕێگایەوە کاری سیاسی لە وڵاتەدا پەک بخەن. ڕاستە مقتەدا سەدر زۆرترین لایەنگری هەیە لە شەقامی عێراقیدا، ئەمانە هەمووی بۆتە کاری ئیستیفزازی، هەمووی بۆتە کارێکە دەیانێت لەو ڕێگە چەق بەسووی سیاسی بێ بەردەوام بێ بە ملیۆنان کەسیش هاتنە سەرجادە و داوای سیاسەتێکی تریان کردووە و ئەگەر بێت و جارێکی تر ئەو ملیۆنان کەسە بێتەوە شەقام ئەوە کێشەکان زۆر زیاتر دەبێت، قورستر دەبێت و وەزعەکە وای لێ لە کۆنتترۆل دەرجە بە هیلای هیچ کەسێ دەرنەجێگە هەر مەرجائیەت و هەموو لایەک داوا لە ئێسادا داواکاری ئەوەن بەگوێی شەقام بکرێ کە ئەو پەیامە سیاسیانەی دەدرێت بۆ هاوڵاتیان بێ بۆ پشتیوانیکردنی هاوڵاتیان بێ کە بتوانن ئەو پەیامانەی کە دەبێ و دەبێ مقتەدا سەدر خۆشی ئەو پەیامانەی کە دەیدەدا بۆ ئەو هێوەرکردنەوەی هاوڵاتیان بێ، چونکە هاتنە دەروی هاوڵاتیان ئەوەندە ئاسان نابێ هەرچەندە پشتیوانی و پشتگیریشان بن. بۆیە لە ئێستادا قوبوڵکردنی ئەم بارودۆخە تۆزە قورس دەبێ، بۆیە لە ئێستادا دەبێ لە نێو ئەنجومەنی نوێنەرانەوە هەڵبژاردن بکرێن، هەموو لایەک نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێتەوە و بتوانێت مقتەدا سەدر ڕۆڵی خۆی ببینێ بە هەموو شێوەیە کە ئەو دەتوانێت پشتیوانیەکی زۆری هەیە لە ئێستادا کە بتوانێت ڕۆڵی خۆی هەبێت لە حکوومەتی داهاتووی عێراقدا. باشە کاک سەلام، لایانی سونی ئەوەندەی ئاگادار بی یاخود با بڵێن پێت وایە لایانی سونی لە داهاتوودا لە پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراقدا تا چەندێک لەسەر پێکێنانی حکوومەتی عێراقا لەسەر بنەمای تەوافق؟ کوتلەی سونی لەگەڵ هەموو لایەکدا دەتوانێت بڕات و هەنگاو بنێو بۆی بتوانێت حکوومەتێکی نوێ پێشێنەوە هیچ هینێکی لەسەر هیچ لایەک و هیچ کەسێک نییە و پێشووتریش ئەوەی کردووە و پێشووتریش هاوپەیمانی پێگەێناوە بە کاتی ئەو کاتی پەیمانی سێقۆڵی بێ پێک هێنا کە لە ئێستادا زۆرینەی سونیەکان لەگەڵ ئەو هاوپەیمانیەدان کە بتوانن هاوپەیمانی ببێن کە بتوانن کارێ بکەن بۆ ئەو ناوچانەی کە ڕزگار کراون لە دەستی داعێژوە بتوانێت ئەو کەسان شوێنانە ئاوەدان بکرێتەوە و یادادپەروەری و یاکسانی بگەڕێتەوە بۆ هەموو لایە دامزراوەکان زیاتر بەرەو پێشەوە لە ڕووی سیاسی و ئاسایش و ئەمنیەت و سەقامگیریەوە لە عێراقدا بەشداریەکی خۆی هەبێ. کوتلەی سونی بە شێوەیە ئەو کار دەکات کە بتوانێت کاری زۆرتر بۆ ناوچە سونیەکان بکات. بەڵێ زۆر سپاس بۆ سەلام خالیت ڕۆژنامەنووس، سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس کار لە سکایپەوە لە فەلوجەوە لەگەڵمان بوویت. سپاس.